خاڵێکی تر کە بێگومان سوودێکی زۆر گرنگی هەیە ئەویش زانینی ئەو حاڵەتەی کە ئەو منداڵە تێیدا دەژی و ئەو بارودۆخەی کە منداڵەکە پێیدا تێپەڕ دەبێت ئەویش کاتێک ڕوودەدا کاتێک کە گوێ لە منداڵەکە دەگرین و دەرفەتی قسەکردنی پێدەدەین. زۆر گرنگە دایک و باوکان و مامۆستایانەوە بزانن کاتێک وێنە لەگەڵ منداڵەکانیان لەگەڵ قوتابیەکان دەچێشن حاڵەتی منداڵەکە دەزانن چییە. ئەویش بۆ نمونە کاتێک داوا لە منداڵەکە دەکەی وێنەی شتێک بچێشێ کە بۆ خۆی ئارەزووی دەکات و دوایی پرسیاری لێ بکە بۆچی ئەو وێنەیە کێشا، بۆچی حەزکرە وێنەیە بچێشی، بۆچی وێنەی شتێکی تر نەچێشە. هەندێک جار هەندێک پرسیار هەیە کە دایک و باوکەکان مامۆستاکە زیاتر منداڵەکە دەناسێ بە پێ و پرسیاری لێ دەکات بە پێ و حاڵەتی هەیەی ئەنجامەکەی دەست دەکەوێت و دەزانێت چارەسەرێک بۆ ئەو گونجاوە. خاڵێکی تر لەگەڵ منداڵان هەوڵ بدەن چیرۆک دروست بکەن و چیرۆک بخوێنەوە بەیەکەوە و هەمیشە لەسەر کارکتەر و حاڵەتەکان قسە بکەن. ئەمە بۆ چیرۆک خوێندنەوە. بەڵام بۆ چیرۆک دروستکردن زۆر گرنگە کە بزانی لە کوێی چیرۆکەکان لەگەڵ منداڵەکە چۆن قسە دەکەی و چۆن چیرۆکەکە دروست دەکەی. بە تایبەتەوە منداڵانە کە توانای قسەکردنیان خراپە و هەندێک نهێنی هەیە دەی هەڵنەوە لای خۆیان و قسە ناکەن و گۆشەگیرن. کاتێک چیرۆکەکە بەیەکەوە لەگەڵ دایک و باوکەکان لەگەڵ مامۆستاکە دروست دەکەن ئەوە هەندێک نهێنی هەیە منداڵەکە دەری دەبڕێن. خاڵێکی تر کاتێک یاری لەگەڵ منداڵەکان دەکەین هەوڵ دەدەین کە گوێ لە منداڵەکان بگرین بۆ ئەوەی ئەو منداڵانەیە کاتێک قسەمان بۆ دەکەن بزانین حاڵەتەکان چییە و چۆن چارەسەری کێشەکەیان بکەین. خاڵێکی تر پیاسەکردن لەگەڵ منداڵان. بۆ نمونە کاتێک لەگەڵ منداڵێک بەیەکەوە پیاسە دەکەین و منداڵەکە سەیری حاڵەتەکان و ئەو ڕووداوانەی دەوروبەری دەکات قسەت بۆ دەکات. زۆر گرنگە کە گوێ لە منداڵەکەمان بگرین و لەوێ ئارامگر بین. ڕەنگە لەوێدا ئەو منداڵە بۆشایی لە هەر شتێکدا هەبێ بۆمان باس بکات. بە تایبەت بۆ نمونە دەڵێ بۆ ئەوان بەیەکەوە یاری دەکەن بۆ ئێمە بەیەکەوە یاری ناکەی، بۆ ئەوان بەیەکەوە کاتێک خۆش بەسەر دەبەن بۆ ئێمە وا ناکەی، بۆ ئەوان یاری دەکەن لە سۆر جۆلانەکە بۆ من نەیکەم. واتە ئەم منداڵە پێویستی بە هەندێک کات بەخشین و چێژوەرگرتنە کە ئێمە ڕەنگە دەرفەتمان پێ نەدابێ.